والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. قيشتنا آياتي سي وشوار سورة النساء لا برا هشتاو شوار كدواي خوينوي آيات كان تفسيري عندكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. الرجال قوامون على النساء بما فضل قانتات حافظات للغيب بما حفظ الله واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا إن الله كان عليا كبيرا. وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما إن الله كان عليما خبيرا. واعبدوا الله ولا تشركوا به شيئا بالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب سبيلنا أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ويكتمون ما آتاهم الله من فضله وأعتدنا للكافرين عذابا مهينا. آتي سي وشوار لو آتوا آتكاني كجدا خواهي قورك ومالك أحكامي دي كمان بو بازدكا يكم ياند فرمت الرجال قوامون على النساء. الرجال بياوان نك بياو الرجال بياوان جا بياوان مرد بي بوجنه هرده بي باب بي بوكسكاني هرده بي برا بي بوخشكاني هرده بي بياوان قوامون يعني مشور خورو مشور جيرن على النساء بسر آفرتان و بو بما فضل الله بهوي أويكا فضل الله يعني هل بجاردون خوا بعضهم هندكيان على بعض بسر هندكيان دا يعني هندك تايبت مندي هي خواي قورة داويتي بهندكتان نيداو با أوكانيكا هندك صفاتي سركرداتي كردنو سرپرشتی کاری کردن و بەڕێوەبەریایەتی هەیە خوای گەورە لە ناخی پیاواندا دروستی کردوون. پیاوان هەستی بەرپرسیارەتی و توانای بەرپرسیارەتی و توانای بەڕێوەبردنیان زۆرتر پێدراوە لەلایەن خواوە. ئاەتەکە باسی ئەوەی ناکات لای خوا پیاوان چاکترن لە ئافرەتان نا. خوای گەورە هێندێک تایبەتمەندی زیاتری داوە بە پیاوان لە چاو ئافرەتان. بۆیە تەبەن خوای گەورە قەوامەت و سەرپەرشتی کاری ماڵ و ئیشوکاری ماڵی داوەتە دەستی پیاوان کە کەسی یەکەم بن یا فەرمانکەر و ڕێگریکەر بن. وەبیما و هۆکارێکی دیکە ئەوەیە کە وەبیما ئەنفەقوا من ئەموالهم و بەهۆی ئەوەی پیاوان بە مشورخۆر و مشورجۆر حیسابن کە ئەنفەقوا يعني بەخشیویانە سەرفیان کردووە و سەرفی دەکەن من ئەموالهم ماڵی خۆیان. پیاوان وازبە لەسەریان نەفەقەی ئەگەر باب بێ وازبە لەسەری نەفەقەی کچەکانی بدا بە هەر جۆرێک دەیەوێت بە هەر جۆرێک پێی دەکرێت. برا بێ خوشکی لەکن بن وازبە لەسەری نەفەقەی خوشکەکانی بدا. پیا وازبە لەسەری نەفەقەی خێزانی بدا
جگە لە مارەیەکەی دەبێت ماڵ و شوێنی حەوانەوە و مەسکەن و بەرگ و پۆشاک و هەموو پێداویستیەکانی کە پێویستیان بە ماڵە ماڵ پێویستی بەچیە پێویستی بە گەڕانە پێویستی بە ئیشکردنە پێویستی بە کەسابەتکردنە کەسابەتکردن چی دەوێت تەوان جستەیەکی بەهێز و بە قووەتی دەوێت جستەی پیاوی یا ئافرەتی تەوان بەهێزترە و بە قووەترە بێگومان خی گەورە جستەی پیاوی بە بەهێزتر دروست کردووە بەس جستەی پیاوی گونجاوترە بۆ کەسابەتکردن و ئیشکردن ئەو کەسابەت و ئیشکردنانەی کە زەحمەت و ماندووبوونیان تێدایە کە دەرسی ڕابردوو گوتمان تەوان خی گەورە لە هیچ شوێنێکدا ڕێی لە ئافرەت نەگرتووە کەسابەت بکە بەڵام واجب نییە لەسەری کەسابەت بکە ئەگەر کەسابەتێک لە توانایدا بێت لە کەسایەتەکەی کەم نەکا بشیکە حەڵاڵە بەڵام واجب نییە لەسەری بۆیە تەمان ئەو ئاتەندە خەڵک بە خراپ تەفسیری دەکات کە دەڵێن ئەرریجال و قەوامونە ڕێک وا تەفسیری دەکەن یعنی خی گەورە پیاوانی کردوون بە زاڵم و دەسەڵاتدار بەسەر ئافرەتاندا چی بیانەوێ بە حەزی خۆیان دەیسەپێنن بەسەر ئافرەتاندا کە تەفسیری ئاەتەکەی بە هیچ شێوەیەک ئاوانە بە هیچ شێوەیەکی قەوام یعنی مسوورخۆر مسوور خواردن ئەرکەیان یعنی ئەرکە یا مافە بێگومان ئەرکە خۆ کەسێک کەسابەت بکە پەیداکە تەوان ئیشی قورسترە یا دابنیشی و چاوەڕێکەی بۆت پەیداکەن بێگومان تەوان ئەوەی پەیدا دەکات و دەگەڕێ زەحمەتی و ناڕەحەتی و ناخۆشی زۆرتر توش دەبن وەرە لەو پیاوانەی کە بە ماندووبوونی دەستیان تەوان نان پەیدا دەکەن و بە عارەقەی نێوچاوانیان نان پەیدا دەکەن ئەوانەی لە چلەی هاوێنیدا کەسابەت و ئیش دەکەن لە چلەی زستاناندا پێویستە کەسابەت و ئیش بکەن بڕۆ لەوان بپرسە زەحمەتی پەیداکردن چەندە زۆرە وای خوا کە ئەرکەکەی سپاردووە بە پیاوان ئەرکێکی قورستری داوە بەسەر پیاواندا و ڕێزێکی زیاتری لە ئافرەتان ناوە بۆیە بە هیچ شێوەیەکی کە دەڵێ بما فضل الله بعضه تەفسیری ئاەتەکەی ئەوەی نییە خی گەورە پیاوانی بە چاکتر داناون لە ئافرەتان بە هیچ شێوەیەکی باسەکە باسی بە چاکتر دانان و خراپتر دانانی نییە باسی ئەو تایبەتمەندیانەیە کە خی گەورە داویەتی بە پیاوان بۆچی بەس بۆ ئەوەی قەوامەت و پیاوەتی و تەوان سەرپەرشتیکاری ماڵ بن ئەرریجال و قەوامونە پیاوان سەرپەرشتیکار و مسوورخۆرن بەسەر ئافرەتانەوە لەبەر دوو هۆکار هۆکاری ئینسانەکانی تێدا نیە بما فضل الله بعضهم على بعض بەوەی بیما یعنی بەهۆی ئەوەی کە هەڵی بژاردووە خوا هێندێکتان بەسەر هێندێکتاندا یعنی پیاوانی هەڵبژاردووە بۆ ئەوەی ببنە مسوورخۆر و سەرپەرشتیکار بەسەر ئافرەتاندا وبما أنفقوا من أموالهم وبهۆی ئەوەی کە پیاوان دەبێ ببەخشن لەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەیانە بۆ ئافرەتەکانیان جا ئافرەتی باش کامەیە خوا دەفەرمێت فالصالحات و ئافرەتی چاکەکار ئافرەتی چاکەکار کە حەدیثی صحیحمان هەیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة طبعا هذا فرمي الدنيا هموي خوشي وخوش گوزرانية بلان باشترين خوشي بو پیاوان طبعا آفرتي صالحة وچاكا آفرت بسي دبت آفرتي صالحة ها آتكد فرمت فالصالحات آفرتاني چاكا كارو باش اوانن كقانتاتن جويرايالن بو چه بو فرماني خوا فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پاشان فەرمانی مێردەکانیشیان گەورەکانیشیان بە مەرجێک بێ فەرمانی خوای نەبێ ها ئەو جار حافظات ئافرەتانی چاکەکار حافظات دەپارێزن پارێزەرن لیلغەیبی بۆ شتە نهێنیەکان جا ئەو حافظات لیلغەیبە دووسێ تەفسیری هەنە هەموو تەفسیرەکانیشی ڕاستن دەکرێ بڵێن ئەو کاتە خۆیان و منداڵەکانیان دەیپارێزن ئەگەر مێردەکەشیان لەوێ نەبێ مێردەکەشیان غایب بێ دەشکرێ بڵێن ئەو شتانەی کە لە بینی پیا و ئافرەتدا ڕوو دەدەن سڕی بینی خۆیان دەپارێزن بە هیچ شێوەیەکی نهێنی ماڵی خۆیان سڕی مێردەکەی خۆیان نابەنە دەرێ و بۆ هیچ کەسێکی باز ناکەن کە هەردوو شتەکە هەر واجبن تەوان ئافرەت کاتێک پیاوەکەی لێ دیار نییە واجبە لەسەری خۆی بپارێزێ و ماڵ و منداڵی کە
ئافرەت بەرپرسە لی بیپارێزێ خیانەت لە منداڵەکانی لە ماڵەکەی لە خۆی لە ناموسی خۆی و مێردەکەی نەکە و پاشانیش تەوان ئەو شتەی کە ڕوو دەدا لە بینی پیا و ئافرەتیدا واجب بە لەسەر هەردووکیان پارێزگاری لێ بکەن. فەالصالیحات و ئافرەتانی چاکەکار قانیتاتون ئافرەتانێکن کە گوێڕایەڵی فەرمانی خوا و پێغەمبەر و صلی الله عليه وسلم پیاوەکانیانن حافظات للغیبی حافظات دەپارێزن ئافرەتی چاکەکار سیفەتی وایە کە دەپارێزێ ئەو شتانەی کە بەنهێنی و بە ئەمانەت لە کنیدا دەندرێن کاتێک مێردەکەشی غائبە یا پیاوەکەی غائبە بما حفظ الله بەو شێوەیە کە خوای گەورە ئەوی پاراستووە بەو شێوەیە کە خوای گەورە فەرمانی پێکردووە پارێزکاری لە خۆی و لە ماڵی و لە مێردی و لە دەوروبەری بکە. واضحە؟ طبعا حەدیثیشمان هەیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەصفی ئافرەتی چاک دەکات دەفەرمێت خەیر النساء الذي إذا يعني تسره إذا نظر باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کە کاتێک پیاوەکەی تەماشای دەکات بە تەماشاکردنیت لی خۆش دەبێ لی خۆش دەبێ ینی هەم خۆی طبعا بۆ پیاوەکەی دەڕازێنێتەوە هەمیش ڕوخساری ڕووی خۆشە لەگەڵیدا و کاتێک فەرمانی پێدەکات گوێڕایەڵی دەکا و هەروەها خیانەت لە خۆی و لە ماڵی ناکە لەو شتانەدا کە مێردەکەی پێی رازی نیە و مێردەکەی پێی خۆش نییە. جا دەفەرمێت ئەوە بڕگەیەکیان فەالصالیحات و ئافرەتانی چاکەکار قانیتاتون گوێڕایەڵی فەرمانی خوا و پێغەمبەر و طبعا قانیت یعنی ملکەت گوێڕایەڵی فەرمانی خوا و پێغەمبەرن و گوێڕایەڵی پیاوەکانیشیانن لە شتێک بە ئەمری خوا نەبێ طبعا حافظات للغیبی دەپارێزن ئەو شتانێک کە وەکو يعني لە نەبوونی پیاوەکەیدا پێی دەستپێردرێت یا کاتێک پیاوەکەی ئاگای لێ نییە پارێزگاری لە خۆی و ماڵی دەکا بما حفظ الله بەو شێوەیە کە خوای گەورە فەرمانی پێکردووە یا بەو شێوەیە کە خوای گەورە فەرمانی پێکردووە بیپارێزێ واللاتی تەخافونە و ئەو ئافرەتانەی تەخافونە یعنی ئێوە دەترسن نشوزەهونە سەرپێچی فەرمانی پیاوەکانیان بکەن چی بکەن لەگەڵیاندا واللاتی تەخافونە ئەو ئافرەتانەی کە ئێوەی پیاوان مەترسیتان هەیە نشوز یعنی لە ئەمرتان دەچن بێ ئەمریتان بکەن فەرمانتان جێبەجێ نەکەن فەعیضوهن یەکەم جار ئامۆژگاریان بکەن. ئامۆژگاری چییە؟ ئەوەیە کام قسە نەرم و خۆش و هێواش و لەسەر خۆیە لە بەرامبەر خێزانەکەتدا بەکاری بێنی بۆ ئەوەی هەڵەکەی ڕاستکەیەوە. ئامۆژگاری بە یەک جار دەبێ دەکرێت بەس یەک جار بڵێ وامەکە تاو عزری دەستکەوت پێ بڵێ تاو تازە ئامۆژگاریم کرد نە ئامۆژگاری چەند جار پێویستی بە دووبارەکردنەوە هەیە یەک دووەم پێویستی بە زەمینە سازی هەیە ها نابێ و کاتێک کە کێشەیان دروست دەبێت لە ئەو پەڕی تووڕێی و ڕقیدا بچێ قسان بۆ خێزانەکەی کات و کە بە قسەی نەکرد بڵێ تاو ئامۆژگاری بکرد و دەبێت هەنگاوی دووەم بگرمە بەرنا ئامۆژگاری لە حاڵەتێکیدا کە نێوانیان ئاساییە و بە ئەو پەڕی نەرمونیانی و لەسەر خۆی چونکە وەعف یعنی قسەیەکی دڵسۆزانە بۆ کەسی بەرامبەرتی دەکەی بۆیە هەنگاوی یەکەم کە ئافرەت سەرپێچی پیاوی دەکا واجبە لەسەر پیا و ئامۆژگاریکە ئەگەر زانی ئامۆژگاریەکە سوودی نییە ناومێت بوو لە ئامۆژگاریکردن هەنگاوی دووەم چییە؟ وەهجوڕوهن دەفەرمێت بەجێیان هێڵن جیان لێ جیاکەنەوە وەهجوڕوهن فی المەضاجع دەڵێ بەجێیان هێڵن لە ناو جێگادا یعنی چی بەجێیان هێڵن لە ناو جێگادا یعنی هەر لەگەڵی بخەوە بەڵام پشتی تێکە بە معنای ئەوەی با هەستکا کە لەی تۆڕەی ئەوە یەک و دووهەم دەبێت لەو حاڵەتی تەمبێکردنەدا بۆ مەسەلەی ژن و مێردایەتیشدا بەلایدا نەچێ چونکە ناکرێت حەز و غەریزەی خۆی لێ تێرکە بشێوە تەمبیکە شتی وا بەیەکەوە ناکرێ بۆیە هەنگاوی دووهەمەوەیە وەهجوڕوهن فی المەضاجع جا ئەو وەهجوڕوهنەش عولەما دەفەرمون قۆناغی زۆرە قۆناغی یەکەم دەکرێت بەس پشتی تێکە قۆناغی دووهەم دەکرێت لە بن بەتانیەکەی بێتە دەرێ بۆی هەستکا زیاترە لەی تۆڕەی ئەگە پێویست بوو ژوورەکەشی لەگەڵدا بگۆڕێ ئەعتیادیە هەر ئەوەنترە لەوەی بە دوای دادێ اینجا ئەگەر ئەوەش بەکەڵک نەهات بۆشتانە بوو وەهجوڕوهن فی المەضاجع یعنی بەجێیان هێڵن لە ناو جێگادا ئەگەر ئاوا تەفسیریکەین یعنی هەر لەگەڵی بخەوێ بەڵام پشتی تێکات و ڕووی تێنەکات و ڕووی نەداتێ بۆی تەمبێ بێ یان جێی لێ جیاکاتەوە وەضربوهن
ئەگەر چانە بوو هەنگاوی سێهم لێیدا لێداشتی لەگەڵەها دەبێ تەوان هیچ شوێنێکی نەشکێنێ بەدموچاویەوە دیار نەبێ لە پێشچاوی خەڵکی نەبێت و هیچ کەس هەستی پێنەکە لێدان تەوان دوای چیە ها دوای ئامۆژگاریە ئامۆژگاری هێندێک جار لەوانەیە پێویستی بە ساڵ و چەند ساڵی بکە ها تا هەموو ناومێت دەبێ ها کە ناومێت بوو لە ئامۆژگاریکردنێ تەوان هەنگاوی دووهەم جێگا لێ جیاکردنەوەیە ئەگەر هەر بە شتانە بوو دوو اختیاریکەی ها ئەگەر کەسێک ڕخنە بگرێ خۆ دوشتی لە بینی داماوە پیاوەکە یا دەبێ تەوان یەکسەر تەلاقیدا یا دەبێ ئەوەی بکە کامیان نەهوەنترە بێگومان لێدانێک کە بەس هەست بکە پیاوەکە تووڕێ لێ پیاوەکە بێزارە لێ کە تەوان ئەوەش تەوان بۆ عیلازە ها بۆ چارەسەرە بۆی زۆر جار دەرمانێکی دەخۆیەوە چەند ناخۆشە تەوان لێدان بڕشت بە هیچ شێوەیەکی دروست نیە ها نە لەگەڵ منداڵیدا نە لەگەڵ خێزانی پیاو تووڕە بووە بەس بۆی تووڕەی خۆی خاڵی کاتەوە لێ ئەوە نا یا لە ناو خەڵکیدا یا سوکاتی پێ بکاو پێوە دیار بێ بەڵام لێدانێک بۆ تەمبێکردن بێ بەرامبەری کە لەگەڵ تەلاقی تەوان بۆ ئافرەتەکەش هەزاران جار مەسلحەتتر و ئەهوەنترە بۆیە هەنگاوی سێهم وەڵری بووهن لێیان دەن ئەدی فەئین ئەطعنەکم ئەگەر گوێڕایاڵیان کردن ئافرەتێک بەس بە ئامۆژگاریکردن تەمبێ بوو بۆ دنیا پیاو بۆی نییە جێی لێجیاکاتەوە بە جێ لێجیاکردنەوەی چاک بوو بۆی نییە لێی بدە و ئەگەریش دوای لێدانێ ئەو کاتی بڕیاری چاکبوونیدا لە هەر هەنگاوێکدا ئافرەتەکە بڕیاری چاکبوونیدا دەبێ هەنگاوەکانی پیاوەکەی ڕاوەستن فەئین ئەطعنەکم ئەگەر بە قسەیان کردن فەلا تەبغوا یعنی مەگرنەبەر عەلەیهن لەگەڵ خێزانەکانتان لەگەڵ ئافرەتەکاندا سەبیلا هیچ ڕێگایەکی دیکە بۆ ئەزیەتدانیان ئین الله کان عەلییا کەبیرا بێگومان خوای گەورە عەلیە طبعا لە هەموو شتێک بەرزترە و لە هەموو شتێک گەورەترە وئین خفتم شقاق بینهما وئین خفتم ئەگەر ئێوە ترسان ئەوە بۆ کێوە فەرمانە بۆ ژن و مێردەکە خۆی نییە ها بۆ دەوروبەری ژن و مێردەکەیە ئەگەر خزمی پیاوەکەی یا خزمی ئافرەتەکەی هەستیان کرد ژن و مێردێک بینیان ناخۆشە خەریکە لێک دەترازێن نابێت چاوەڕوان بکرێ هەتا پیاوەکە تەلاقێک و دوو تەلاقان دەخوا ئەو جار بچن ئەوەی کەن وەک دەڵێ هەزار ئەولای بۆ بکەنەوە تا دەتوانن تەلاقی بۆ چاکەنەوە یا بۆ چانەکەنەوە یا ئافرەتەکە دەڕوا منە کۆمەڵێک گرفت و مشکلە بۆ خۆی و بۆ ماڵی و بۆ منداڵی و بۆ ماڵی بابی ئەولای دروست دەکە ئەو جار نا وئین خفتم خوا دەفەرمێ ئەگەر مەترسیتان هەبوو شقاق بینهما شقاق یعنی جیاوازی و ناکۆکی و ناتەبایی دەکەوتە بینی پیا و ئافرەتێکەوە چی بکەن ڕامۆستە بە دیاریەوە تاخواکەی پێک دەکێشن و کەی هاوار دەکەن و کەی لێک زیادە بنەوە و کەی شەڕیان دەبێت ئەو جار پسی سڵحیان لە بینیدا بکەیت تەمان سڵحی دوای ڕووداوەکان زۆر بە زەحمەترە لە سڵحی سەرەتا چەندان حەدەث هەیە لەو وڵاتی ئێمە شەید بینی دوو بنەماڵی خەڵکێکی زۆر پێی زانیوە بەنمونە لەبەرەوەی هەوڵی چارەسەری شەیەکی بچووک سەری کێشاوە بۆ کوشتنێ بۆ قەتڵ و کوشتنی دووسێ کەزان ئەو کاتی دەبێت دنیایەک بازی دیکە بدەی و بە هیچ شتێکیش بۆیە نەک بۆ هەر ژن و مێردها ئینسان هەر کاتێک هەستی کرد دوو موسڵمان بینیان ناخۆشە جا ئەو دوو موسڵمانە ژن و مێرد بن خوشک و برا بن داک و خوشک بن هاوڕێ بن ڕەفیق بن هەستت کرد بینیان ناخۆشە و ناتەبان وازبە ئینسان لەسەری تەماشاکەر نەبێ ها دەبێت ئینسان مصلح و چاکەکار بێ ها لە سوڕەتی حجوراتدا ئینەمە المؤمنون ئیخوة فأصلحوا بین ئەخەوەیکم ها مسلمانان برای یەکترن ئەگەر زانیت برایەتیەکە لە بینیاندا لاواز بووە ئینسان دەبێت هەوڵی ئیسلاح و چارەسەر بدا بە تایبەتی ژن و مێرد وئین خفتم مەسمەوە بۆ ژن و مێردەکەی نییە ها بۆ ئەو کەسانەیە کە کێشەی ژن و مێردەکان دەزانن ها وئین خفتم ئەگەر ترستان هەبوو شقاق بینهما ژن و مێردێک لە یەکتر دەترازێن و لە یەکتر جیا دەبنەوە مەبەستی ئەوەیە یعنی نا هەر زانیت دەنجیان لێ هاتووە خۆت تەدەخولکەی نا ئەگەر هەندێک جار بینی دوو ژن و مێرد لەوانەیە کێشە هەر دەبێت تەوان کەس نییە کێشەی نەبێ زۆر جاری لەوانەیە هەستی پێ بکەی بەڵام کە زانیت شتێکی ئەهوەنە و بچووکە و بۆ خۆیان چارەسەر دەکرێت ئینسان نەک نابێت تەدەخولکە
نابێ واش پیشاندەی کە زانیویشتا بەس ئەگەر زانیت فعلەن کێشە هەیە گرفت هەیە لە بینی ئەو دوو کەسەدا و دوو کەسەکە ئامادەنین بە نمونە بۆ خۆیان ئاشتەوایی و سوڵحکەن لە بینی خۆیاندا واجبە لەسەرت ئینسان بێدەنگ نەبێ وئین خفتم شقاق بینهما ئەگەر ترستان هەبوو جیاوازی و ناتەبایی و ناکۆچی بکەوێتە بینیان چی بکەن فەبعەثوو بینێرن حەکەمەن من ئەهلی حەکەم یعنی دادوەرێکی ڕاست و زانا و دانا من ئەهلیهی لە کەسوکاری پیاوەکەی و حەکەمەن من ئەهلیها و دادوەرێکیش دادوەر یعنی کەسێکی دادگەر کەسێکی حەقبێژ و ڕازگۆ و عەقڵ لە کەسوکاری ئافرەتەکەی ئین یوریدا ئیسلاحەن ئەگەر ئەو دوو کەسە کەسی پیاوەکەی و کەسی ئافرەتەکەی مەبەستیان ئیسلاحە ئاشتەوایی بوو مەبەستیان نیەتیان لە دڵەوە ئاشتکردنەوەی ئەو ژن و پیاوەی بوو ئیلا یوفق الله بینهما یوفق یعنی خوای گەورە سەرکەوتن و ڕێکخستن دەخاتەوە بینی ئەو دوو ژن و پیاوە لەسەر دەستی ئەو دوو کەسە مصلحەها ئەگەر نیەتیان نیەتێکی پاک بێ نیەتێکی چاکەخوازی بێ ئیلا خوای گەورەش هێزی خۆی قووەتی خۆی پشتیوانی خۆی دەنێرێ ئەو دوو ژن و پیاوە لەسەر ئەو دوو دەستی ئەو دوو کەسەی ئاش دەکاتەوە ئین الله کانە عەلیمەن خەبیڕا بێگومان خوای گەورە زانا و شارەزایە جاها طبعا جاران کە ئەو حاڵەتی طبیعیە بەڕاستی لە بنەماڵەیەکدا ئەگەر گەورەی قسەی کردبایە وایە بچووکەکان لە فەرمانی دەرنەدەچوون وایە بۆیە خزمی ئافرەتەکەی برایەتی بابیەتی کەسێکی نزیکێتی دڵسۆزانە ئەگەر چوو بە سوڵحی بۆ کچەکەی کردبایە کچەکە بەلاشیەوە ناخۆش با هەر قوبوڵی بوو و بۆ پیاوانی شەروا بوو ئەگەر گەورەیەک برا گەورەیە قسەی دەکرد و بڕیاری دەردەکرد لە خوارێ ئەو حاڵەتی طبیعیە بەڕاستی ئەو احترام و ڕێزەی کە پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم لەیسە منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ئەگەر لە ئێمە نییە ئەوەی ڕێزی ینی ڕەحمی بە بچووکەکان دانێتەوە و ڕێز لە گەورەکان نەگرێ ئەو ڕێزگرتنە کە ئێستا بەداخەوە تەوان زۆر لاواز بووە بۆیش تەوان حەکەم جاری وا هەیە زۆر ئیشیان پێ ناکرێ دەجار ڕێک دەکەون دوو کەس بەڵام ئافرەتەکە لەوانەیە لە قسەی خۆی نێتە خوارێ پیاوەکە لە قسەی خۆی نێتە خوارێ قسەکانیش چنە بە زۆری شتی نەفسین کێشەکان وئین خفتم شقاق بینهما ئەگەر ترستان هەبوو لە ناکۆکی دروستبوون لە بینی پیا و ئافرەتدا عیلاجەکە چییە فەبعەثوو حەکەمەن من ئەهلیه بینێرن ڕەوانەی کەن حەکەمێک دادوەرێک لە کەسوکاری پیاوەکە و حەکەمەن من ئەهلیها دادوەرێکیش لە کەسوکاری ژنەکە یوریدا ئیسلاحان ئەگەر ئەو دوو کەسە مەبەستیان ئاشتەوایی بوو یوفق الله بینهما یوفق یعنی خوای گەورە ڕێکخستن و پشتیوانی و چاکەخوازی دەخاتە نێوانی ئەو دوو کەسەوە ئین الله کانە عەلیمەن خوای گەورە زانا و شارەزا طبعا عەلیم عولەما دەفەرمون ئەو یعنی عیلم هەبوونە بەو شتانەی کە ڕوویان داوە هەرچی ڕووی داوە خوای گەورە دەیزانێ معلومە وایە خەبیر یعنی شارەزایە هەر لە ئەزەلەوە ئەوەی ڕووشی نەداوە طبعا خوای گەورە هەر دەیزانێت ئەوجار دەفەرمێت وەعبودوا الله خوا بپەرستن ولا تشركوا به شيئا و هیچ هاوبەش و شەریکێکی بۆ بڕیار مەدە ئەوە فەرمانی یەک وازەحە لە گەرمەی باسی زەواج و تەلاق و میرات و وایە بێکەوە گونجانی ژن و پیاودا خوای گەورە دێتە سەر باسی چی گرنگترین بابەتی ئیمانی کە عەقیدەیە خواپەرستیە و گەورەترین تاوان کە شیرکە وەعبودوا الله خوا بپەرستن بەتەنها ولا تشركوا به شيئا و هیچ شتێکیش مەکەنە هاوبەش و شەریکی خوا یعنی چێوایەتە خوا بپەرستە یعنی هەرچی دەیکەی لەو دنیادا بانیەت و مەبەستت ئەو عیبادەتەها بە مەعنا گەورەکەی هەرچی دەیکەی لەو ژیانەتدا ئەگەر بەنیەتی لە خوا لە خۆڕازیکردنت ئەنجامدا و کردارەکەت پێچەوانەی ئەمری خوا نەبوو هەنی عیبادەتی خوات کردووە وازەحە ولا تشركوا به شيئا هیچ شتێکیش مەکە هاوبەشی خوا جا چۆن لە نوێژکردندا نوێژ بۆ کەسی دیکە ناکەی جگە لە خوا
لە گوێڕایاڵیکردنیشدا بە قسە کەسی دیکە مەکە جگە لە خوا، لە کەسی کە مەترسە جگە لە خوا، کەسی کەت خۆش نەوێت جگە لە خوا، حەڵاڵ و حەرام لە کەسی دیکە وەرمەگرە، کەسی دیکە بە زەرەرگەێنەر و قازانجگەێنەر مەزانە ئیلە ئاخیری. خوا بپەرستن و هیچ کەسێک مەکەنە هاوبەش و شەریکی. ئەوە یەک. پاشان دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە، لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی چاکەکاری بکەن. ها ئیحسان یعنی چی؟ یعنی چاکەکاری لە شوێنێک کەس چاوی لێت نییە جگە لە خواها، یعنی لەگەڵ دایک و باوکتدا چاک بە ئەگەر کەسیش ئاگای لێت نەبێ. ها ئەو چاکیە تەبەن گرنگە. ها لە پێش چاوی خەڵکی ها ئینسان بابە گیان و دای گیان و چیوچی بەکاربێنێ، بەڵام کە تەنهانە بەسەریاندا هاوارکات و بەسەریاندا بقیژێنێ، ئەوە ئیحسان نییە. ها ئیحسان ئەوەیە کەس ئاگای لێت نییە، تەنها خۆت و خوای، بەڵام لەبەر خوای هەرچی لە دەستت دێ لەگەڵ دایک و باوکت بۆ دایک و باوکت دەیکەی. ئەها ئاەتمان هەیە وإن جاهداك على أن تشرك به شيئا فلا تطعهما بەڵام وصاحبهما في الدنيا معروفة. ها دایک و باوک ئەگەر بتپەرست بن هەوڵی ئەوەت لەگەڵ بدەن تووشی بتپەرستیتکەن، لەوەی بە قسەیان ناکەی وایە، بەڵام ئەو کاتیش بۆشتی دنیایی هەر دەبێت لەگەڵیان چاکبی. وەبیلوالیدەینی ئیحسانە، لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی چاکەکار بن. پاشان وەبیذی القوربا، و لەگەڵ خزمە نزیکەکانیشتاندا ئەو ئیحسانەی هەرتێدایە، ئەو واوانە واوی عەطفن، یعنی لەگەڵ خزمە نزیکەکانیشتدا ئەو پەڕی چاکەکاری بە. خزمی نزیک چێە؟ طبعا هەتا لێت نزیکتر بێت لە خزمەتیدا ئەرکی طبعا مافی زۆرترە لەسەرت. وەلیەتامە، لەگەڵ هەتیوان چاکبوونی مادی بێ یا معنەوی بێ. والمەساکین، چاک بن ئەو پەڕی چاکەکاری بکەن لەگەڵ هەژاراندا. میسکین چێە؟ طبعا ها میسکناڵێ والفقەڕا لەدەڵ والمەساکین. مەسکین ئەو کەسەیە کە شتێکی هەیە بەڵام هەموو پێداویستیەکانی ژیانی دابین نابن، کە خەڵکی ئێمە طبعا لە کاتی خێرکردنێدا بەس بە دوای کەسێکی دەگەڕێکە خەریک بێ لە برسان ببرێ. طبعا نا مەساکین کەسێکە هەیەی بەڵام بەشی ژیانی ناکە، هاوکاری ئەو کەسانە بکەن لەگەڵ ئەو کەسانەشدا چاک بن. پاشان والجاری ذی القوربا، و لەگەڵ خزمە و لەگەڵ عەفو جیرانێکدا کە خزمتە. والجاری ذی القوربا، چاکەکاری بکەن لەگەڵ جیرانەکانت. کام جیرانانە؟ ذی القوربا، ئەوانەی کە خزمتن، یعنی جیرانتن خزمیشتن. طبعا چەند ئەرکیان لەسەرتا؟ دوو وایە. والجاری الجنوب، و هەروەها لەگەڵ جیرانی بێگانەشدا هەر چاک بن. والجاری الجنوب، یعنی جیرانێک کە بێگانەیە خزمیشت نییە بەڵام جیرانتە لێت نزیکە، لەگەڵویش ئەو پەڕی چاکەکاری بکە. پاشان دەفەرمێ والصاحبی بالجەنبی، والصاحب ئەو هاوڕێی کە دەکەوێتە تەنیشتت. عولەما دەفەرمون ئەوەی لە سەفەرێ دەچێت سەفەرێکی دەچێت جێگایەکی بۆ شتێکی کاتی لە تەنیشتدا دەنیشێ. بەنمەگە تەڵەبەبی ئەوەی لە تەختەکەی لەگەڵتا، سواری پاسی دەبێ ئەوەی لە پاسی لەگەڵ سوار دەبی، بەڕێگایەکی دادەڕۆی ئەوەی لەگەڵت بەڕێگادا دەڕوە، ئەویش هەر بە دراوسێ و جیران حیسابە. بۆیە دەفەرمێت وەصاحبی بالجەنبی، ئەو هاوڕێی کە دەکەوێتە تەنیشتت، ئەو کەسێک کە دەکەوێتە تەنیشت و لەگەڵت لە سەفەرێدایە لەگەڵویش هەر چاک بە. وەبنی سەبیل، و لەگەڵ ڕێبوارانیشدا ئەوانەی بە سەفەر ڕێیان دەکەوێتە شارەکەی تۆ کە زانیت غەریبن و بێکەسن، چاکەیان لەگەڵدا بکە. وما مەلەکەت ئەیمانوکوم، و لەگەڵ ئەوانەش چاک بن کە وەکو کەنیسە و خزمەتکار دەکەونە ژێر دەستان. طبعا کەنیسە ئێستا نییە، بەڵام ئەگەر کەسێک خزمەتکاری هەبێ، ئەگەر خزمەتکاری نەبوو کەسێک کرێکاری هەبوو، ئەو کەسە ئیشت بۆ دەکات وایە لەگەڵیدا چاکەکاری بکە. إن الله لا يحب من كان مختالا فخورا، بێگومان خوای گەورە خۆشی ناوێ هەر کەسێک ئەو دوو سیفەتەی تێدا بن. ها مختال ئەو کەسەی متەکەبیر و خۆ بەزلزانە، فەخوریش ئەو کەسەیە کە بە زمان طبعا شانازی بەسەر خەڵکی دادەکا. ئەوەی یەکەم لە دڵدایە. ها مختال ئەو کەسەیە کە لە دڵەوە خۆی بە گەورە دەزانێ. ها حەدیثێکمان خوێن پێما بێ، ها کیبر پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەطر الحەق وغیمت الناس. کیبر دووشتە، لە ناخەوە خەڵکت پێکەم بێ، پێت کەم بێ، پێت لە خۆت کەمتر بێ، جا بە هەر شتێکی لە خۆ بایی بوو بی پێت وابێ خەڵک لە ئاستی تۆدا نییە، هەر لە دڵیشەوە قەناعەتت وابێ، ئەوە تەکەبورە. و دووهەم ئیعتراف بە حەق نەکەی. کاتێک بنمونە مناقەشە لەگەڵ کەسێکی دەکەی بۆ دەردەکەوی ئەو ڕاستە، بەڵام یان دەکەوی یەک کێشە لەگەڵ کەسێکی بۆ دەردەکەوێت و نەحەقی، لەکوێ بۆ دەرکەوت نەحەقی ئەگەر وازت هێنا ئیعترافت کرد کە هەڵەی
ئەوە یعنی متەکەبیرنی ئەگەر اعترافت نەکرد هەر عینادیت کرد عینادی لەسەر ڕێی خۆت و لەسەر بۆچوونی خۆت ئەگەر بۆشت دەرکەوت هەڵی زۆرێکە لە کیبر بۆیە خوای گەورە کەسی متەکەبیر و خۆ بەزلزانی خۆش ناوێ ها حەدیثەکەی دەفەرمێت لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر ناسێتە بەهەشتەوە ئەوەی بەقەدەر یەک خەردەلە زەڕە تەکەبور و خۆ بەزلزانی بەو معنای لە دڵدا بێ دووەم فەخور شانازیکردن بەسەر خەڵکیدا شانازی بکەیت بە بنەماڵەت هەر شانازیە بە جوانیت بە جەستت بە باڵات بە هەر هەتا بە دینیش ها ناکرێت ئینسان دینداری خۆشی بکاتە مایە شانازیکردن بەسەر خەڵکیدا بۆ خۆ هەتا ئیلتیزام شەو نوێژ عیبادەتکردنش پێی بنازی بڵێ ئەمن ئەوەی دەکەم و ئەوەی دەکەم و ئەوەی دەکەم و خەڵک هیچ ناکە جاری وها شەیتان لێرە زەفەرت پێدەبا ها بەنمونە لە شتی کە پێت ناوێرێ لە دڵەوە شتێکت بۆ دروست دەکا ها تۆ نوێژە دەکەی و خەڵک نوێژە ناکە ئەتۆ شەو نوێژی دەکەی و خەڵک نایکە تووشی عوجبێکت دەکا لە خۆتەوە خەڵکت پێچاکتر لە یعنی خۆت پێچاتر لە خەڵکی ئەو هەستە زۆر خراپە ئاگامان لێ بێ ئین الله لا يحب من كان مختالا فخورا خوای گەورە خۆشی ناوێ هەر کەسێک سیفەتی مختال خۆ بە گەورەزانین و شانازیکردنی تێدا بێ کێن ئەو کەسانێک کە شانازی دەکەن و متەکەبیرن الذين يبخلون سیفەتێکیان ئەوەیە ئەو کەسانن ڕەزیلی دەکەن یعنی ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەیەە بە پێی پێداویستی بۆ خۆیان و بۆ دەوروبەریان سرف ناکەن و دەشکرێ ڕەزیلی هەر لەوە نەبێ هەر ماڵ نەبێ ڕەزیلی هەتا لە عیلم و زانستێکیشدا بیکەی کە خوا پێیداوی سەرفی نەکەی و نەیبەخشی هەر ڕەزیلیە الذين يبخلون ئەوانەی کە ڕەزیلی دەکەن ڕەزیل کێیە کەسێکە پێویستە ماڵەکەی خۆی ببەخشێ بەڵام نایبەخشێ بۆ خۆی جا دڵی نەیە بۆ خۆی بیبەخشێ یان دڵی نەیە پێویستە سەرفی کا بۆ کەسێک بەڵام نایدا بە کەسەکان تەمەن ئیسراف نە خوای گەورە مسریفیشی خۆش ناوێ بەڵام ڕەزیلیش ئەوەی کە پێویست بێ بنمونە برسیتە پێویستە بخۆی بۆی تەواو نەبێ ناخۆی وایە پێویستە بەرگێکی باشت لە بەردابێ بەڵام وەک دڵێت دەستت بە پارەکەی وەگرتو بۆی پارەکەت بۆ بمێنێتەوە یان فەقیرێک لەکن تۆ پێویستێتی فعلەن پێویستێتی دڵت نایە لەبەر داهاتووی خۆی بیدەیە ڕەزیلی دەکەی ئەوە یەک وەیەأمرون الناس بالبخل سیفەتی دووهەمیان ئەوەی فەرمان بە خەڵکیش دەکەن ڕەزیل بن هەمیشە کەسی ڕەزیل حەزی لێ خەڵکیش ڕەزیل بێ جا ڕەزیلی چەندە گوناهە ئەوەش کە بە خەڵکی بڵێ ڕەزیل بن یەکێک لە سیفەتی منافقەکانی سەردەمی پێغەمبەر ئەوە بوو صلی الله عليه وسلم کاتێک بە سەحابەکانیان دەگوت ماڵ و سەروەت و سامانتان مەدەن بەو کەسانەی لە دەوری محەممەدین بۆ ئەوەی محەممەد بەجێ هێڵن و لە ئەوەی نەمێنەوە لە دەوری نەمێنەوە کەسی ڕەزیل بۆی شەریکی زۆر بن ڕەزیلیەکەی خۆی دیار نەبێ پێی خۆشە خەڵکیش وەکوی وابێ الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ئەوانەی ڕەزیلی دەکەن و فەرمانیش بە خەڵکی دەکەن ڕەزیل بن و ماڵی خۆیان نەبەخشن ئەوە دوو سیفەتی سێمەوەیە وەیەکتومونە دەشارنەوە ما ئاتاهم الله من فضله ئەو ناز و نیعمەتانەی کە خوا پێیداون لە بەخششی خۆی خوای گەورە بە نمونە جەستەیەکی ساغی پێداوی بەڵام بۆی خەڵک چاوت لێنەدا لە خۆ بڵێ نەخۆسم یان جاری وایە کابرا سیارێکی جوانی پێ بە نمونە بۆی خەڵک حەسوودی پێنەبا مەسەن دەڵی خۆم نییە بە قەرز کڕیومە خانووی کڕیوە بە نمونە لە خۆیەتی بەڵام جاری وهەیە خۆی ناکا بە ساحب لە ئەوەکەی یان هێندێک پارە و سەروەت و سامانی هەیە بەڵام بە هیچیەوە دیار نییە نە بە خواردنیەوە دیارە نە بە جلوبەرکیەوە دیارە نە بە ماڵی نە بە هیچ ئەوەیەکەوە دیار نییە وەکوتم ئیسراف و زیادەڕەوینە بەڵام دەستگرتنەوە و ڕەزیلیکردن لە کاتی پێویستدا جەریمەیە وەیەکتومونە ما ئاتاهم الله دەشارنەوە ئەو نازوو جار باسی ماڵی خوا پێیدای شانازی پێمەکە بەڵام وەکو نیعمەتی خوای باسیکە وەیەکتومونە ما ئاتاهم الله من فضله دەشارنەوە ئەو ناز و نیعمەتانەی کە خوا پێیداون لە بەخششی خۆی اینجا خوا دەفەرمێ وەئەعتەدنا لیلکافرینە ئامادەمان کردووە بۆ بێباوەڕان یعنی ئەو سیفەتانە سیفەتی ئیمانداران نین ئامادەمان کردووە بۆ بێباوەڕان عەذابەن مهینە سزایەکی ڕیسواکەر هەندێکی دەفەرمون کافرین لێرە بەمەستی سپڵەکانە پێنەزانەکانە ئەو کەسانن کە نیعمەتی خوای گەورە هەست پێ ناکەن
یا هەستی پێ دەکەن بۆ خۆیان بەڵام دەیشارنەوە لەکن خەڵکی فەزلی خوای گەورە دەرناکەن هەر کامێکیان بێتەوە هەر هەڕەشەیە ئامادەمان کردووە بۆ کەسانی بێباوەڕ یا کەسانی سپڵە و پێنەزان سزایەکی ڕیسواکرد تاوانێت هایرەوە کەنەوە الرجال پیاوان قوامون مشورخۆرن على النساء بەسەر ئافرەتانەوە بیما بەهۆی ئەوەی فضل الله هەڵبژاردوون خوا بعضهم هەندێکیان على بعض بەسەر هێندێکیاندا وبما وبەهۆی ئەوەی ئەنفقوا پیاوان دەبەخشن من ئەموالهم لە ماڵی خۆیان فالصالحات ئافرەتانی چاکەکار قانتات گوێڕایەڵن حافظات پارێزەرن للغەیبی بۆ شتا ئەو چیە پارێزەر حافظان پارێزەر دەپارێزن للغەیبی ئەو شتەی کە لە پەنهانیدا دەکەوێتە ژێردەستیان بما حفظ الله بەو شێوەی کە خوا ئەوانی پاراستووە واللاتی ئەو ئافرەتانەی تەخافونە لێیان دەترسن نشوزەهن سەرپێچی بکەن فعظوهن ئامۆژگاریان کەن وەهجوڕوهن في المەضاجع بەجێیان هێڵن لە ناو جێگادا وەضریبوهن لێیان بدەن بەزەوە قۆناغ بە قۆناغ نەک بێکەوە فإن أطعنكم أجر جيراليان كردن فلا تبغوا عليهن مقر نبر عليهن لقليان هجر قاشدي إن الله بقمان كان عليا خواي قورة برزو قوريا يعني بس خوا شايستي أويا طبعا بقورة بزاندريتو خوي بقورة بزاني ولا مش تيجيش قورة وإن خفتم أجر ترسان شقاق ناکۆچی لە ناکۆچی بینەهما نێوانیان فەبعەثوا بنێرن حەکەمەن شقاق یعنی ناکۆچی جیاوازی ناتەبایی هەموو هەر یەک معنانە تەفرەقە شەر عەرەبیە جیاوازی واضحە فەبعەثوا حەکەمەن من ئەهلیه بینێرن حەکەم دادوەرێک لە کەسوکاری پیاوەکە و حەکەمەن من ئەهلیها دادوەرێک لە خزمی ژنەکەی ئین یوریدا ئیسلاحان ئین ئەگەر بیانە یوریدا بیانەوێ هەردوو تەرەفەکە تەرەفی کچەکەی و کوڕەکەی ئیسلاحان ئاشتەوایی بکەن چ دەبێ یوفقی الله یوفقی یعنی خوای گەورە سەرکەوتن و پشتیوانی یعنی چاکە دەخاتە نێوانیان واضحة إن الله بقمان خواي قورة زانا وشارزاه واعبدوا الله بپرستن خوا ولا تشركوا به مكنها وبشي خوا شيئا هجتك وبالوالدين إحسانا لقل دايكو باوكتان أو بريتاك بكن وبذي القربى لقل خزمن زيكا كانتان واليتامى لقل بباوكان والمساكين هجاران والجاري ذي القربى لقل جيراني نزيك جيراني خزم يعني والجار الجنوبي لقل دراوسي بيغانا والصاحب بالجنب أو إلا سفر دكويتا تنشت دكويتا قلت وابن السبيل لقل ريبواران وما ملكت أيمانكم أو كوكو كنيسو جردست دكويتا بندستان إن الله بيقمان خوا لا يحب خوشناون من كان هركسك مختالا خوب قورزان بيو فخور شانازي بكا الذين أواني يبخلون رزيلي دكن ويأمرون الناس فرمانج دكن بخلقي بالبخل كرزيل بن ويكتمون دشارنوا ما آتاهم الله أو إخوا بيداون من فضله لبخششي خوي وأعتدنا آمادمان كردوا للكافرين بو بباوران يان بو الصبلو بينزانا كان هردو تفسيركي هنا عذابا مهينا سزاجي رسواك صلى الله